مامۆستا گیان ئەمن ڕاگەیانکار و هونەرمەندم لە بواری هونەری ئیش دەکەم کاتی خۆی وێنەم دەکێشا وێنەی مرۆڤەکان دەکێشا دوایە پرسیارم کرد لە ڕووی شەرعەوە جایز نییە دواتر لە بواری دۆبلاج کارم کرد لە بواری دۆبلاج و سینەما و شانۆ نواندن هەندێک فیلممان دۆبلاج کردەوە بە تایبەتی درامەی حەزرەتی یوسف لە شاری هەولێرێ یەکەم جار ئەمە لە هەولێرێ دۆبلاجمان کردەوە تەلەڤیزیۆنی نیگا پاشانەکە ئیمامی عومەرمان دۆبلاج کردەوە نیشاندان و ڕوخساری پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر کاتێکە حەزرەتی یوسف کە مستەفا زەمانی دەوری حەزرەتی یوسف دەبینێ و ئیمامی عومەر کەوا کەسایەتێکی سووریە دەور دەبینێت تا چەند جائیزە لە ڕووی شەرعەوە طبعا مش يعني مش بتشوفها طالب الخلاف بين زانایان طبعا هەندێک لە زانایان پێیان دروست نییە دەموشاوی هیچ پێغەمبەرێک دەربکەوێت بۆی کەسێک کارکتەرێک بێت ئەو دەورە ببینێت پێیان دروست نییە هەندێکیش پێیان دروستە ئەڵێن ئەگەر بۆ عیبرەت و دەرزوەرگرتن بێت بەڵام عمومەن ئینسانی موسڵمان خۆی بپارێزێت من بۆ خۆم بە جائیزی نازانم کەسێک خۆی بکات پێغەمبەر باشە خۆی بکات ئێستا کە چۆن بڵێ پێغەمبەر یوسف سەلامی خوای لێبێت کە کەسێکی ڕافیزی و پێغەمبەرە نازدارە ئەبینێت کاتێ زۆر جاکوێ چیرۆک و قەسەسی ئەو پێغەمبەرانە بگێڕیتەوە سەرگوزەشتەی باس ئەەکەی خەڵک یەکسەر زەهنی ئەوان بڵای کلیمەکە باشە کلیمانە زۆربەی هەرە زۆری شتی خوڕافەتیان تێکردووە شتانیەکیان تێکردووە لە قورئانە باسکراونە لە فەرمودەیە باسکراوە زیاتر شتی ئیسرائیلیاتە شتانی دروون بەدەم پێغەمبەرانەوە بەدەم ئەو پیاوچاکانە کراون بە ڤیدیۆ بە فلیم مۆنتاژ کراون و خەڵکیش بەو شێوازە لە ژیاننامەی ئەوان تێدات ئەی مامۆستا کەناڵە ئیسلامیەکان کە پەخشی دەکەن ئایا بۆوان یعنی تا چەند بۆی خڕکردنەوەی بینەرە لە کەناڵەکەی یان ئێستا هەندێک کەناڵی ئیسلامی کە ئەو درامایانە پەخۆشەکان من کاتی خۆی کە دۆبلاجمان دەکردەوە خەڵکانێک ئەو پرسیاریان دەکرد ئایا گوناح هاتوو بەژاری درامایەک دەکەیتەوە دەنگی کەسایەتێکی گەورە و مەزن بەدەستدێنێ یعنی ئەمە لەو شتانە دوودرین دەمانوێت ڕوونکردنەوە زیاتر بەڵێ زیاتر بابەتێکی خلافیە زیاتر بابەتێکی خلافیە يعني هیچ نەسێکمان نییە هیچ نەسێکی صحیح و سەریحمان نییە ڕێگری لەم جۆرە کارانە بکات بەڵام عمومەن ئەمە لە بابی ئیجتیهادا زانایان ڕێگریانە ناکرێت ئەکتەرێکی سینەمایی بێ هەستێت ڕۆڵی پێغەمبەرێک ببینێت پاشان ئەم کەسە زۆر جارۆک خوڕافەت و کۆمەڵی خوزەعبەلات و شتی زۆر ناشرین لەو فلیمانە بێت وەکو ئەوەی حەزرەتی یوسف سەلامی خوای لێبێت وەکو چۆن بڵێ بە پیاوێکی شەهەوانی ئەشوگێنێ دوایی زوڵەیخا خان ئەکات دوایی زوڵەیخا دەنج ئەبێتەوە ئەنجا کە پیاوەکەی ئەمرێ ئەم مارەی ئەکات ئەمانە هەمووی ئیسرائیلیاتن قوربان هیچ پەیوەندیان بە شەرعەوە هیچ نەهاتوە لە قورئانە ئاماژە بە ئەو جۆرە چیرۆکەکانە ڕووداوانە بکات بۆیە خۆپاراستن باشترین شتە لەو بابەتانە برازیلەکە مامۆستا کۆتا پرسیار دەمانوێت ئامۆژگاری ئێمەی هونەرمەندان بکەی کۆتا قسەکانی بەڕێستان لە ئێمەی هونەرمەندان چه ئامۆژگاریەکمان دەکەی شتێکە ئیشکەم خوا پێی ڕازی بێت هەر بەرنامەیەکتان هەر شتێکتان دۆبلاژ کرد لە هەر دەستگا و لە هەر کەناڵ و لە هەر ڕادیۆ لە هەر شوێنێکا بوون ئەو شوێنە خزمەتکردن بێت بە ئیسلام و موسڵمانان خزمەتکرد بێت بە دینی ئەو خەڵکە یعنی شتێک بێت حەڵاڵ بێت حەرام نەبێت وە شتێک بێت شوێنی پێ نەبێت وریا بن بۆ مادیەکی کەمی دنیا قیامەتی خۆتان مەفەوتێنن بە تایبەت ئەو کارانی کەوە ئەمێننەوە ئەمە ئێستا خەڵکێکەیە ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە دۆبلاژی کۆمەڵێک فیلم و موسەلسەلات ئەکات کە هەموویان شەرعیە اینجا ئەمان بێنێتەوە حتا لە ناو سۆشیال میدیا و لە ناو خەڵکا بمێنێتەوە تاوانی بۆ ئەو کەسە ئەچێت وەی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان خوای گەورە پاداش بداتەوە مامۆستا ئینشاڵڵا هەمومان لەژێر سایەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایکە و سەردەخۆینەوە و هەروەها بە خۆشەویستان و هاوڵان و پێغەمبەران شار دەبین دەست خۆش بی خوای گەورە پاداشی بەخێر بداتەوە مامۆستا جان